سلااو دابانە مینتان لەگەڵ چەناڵی دابانیش یونیڤەرسم لەگەڵ کاک مەنسوور لە چەناڵی تێک پلس بەخێر بێ. طبعاً ئەوڕۆ ڤیدیۆیەکی پۆدکاست دەکەین لەسەر ئەو ئیڤێنتەی گەلاکسی ئەمپاک کە 22 مانجی یەک مەفروضە بڵاو بێتەوە. هەندێک دەنگۆشتی وا هەیە لێرە باسی دەکەین و مناقشەی دەکەین. بەس پێشوی دەست پێ بکەین طبعاً ئەو ڤیدیۆیە بە سپۆنسەری کۆمپانیای نۆرث ڤیژن هەروەها کە خاوەندەرێتی کۆنفرانسی میدیکۆ دەکەن کە مانجی دوو دەکرێت گەورەترین کۆنفرانسی تەندروستیە کە لە هەولێر دەکرێتن. زۆرترین کەس بەشداریکرد و زۆرترین شەریکات و زۆرترین نەخۆشخانە تایبەتەکان و هەروەها دکتۆرەکان دەتوان سەردام بکەن سوودی زۆر دەبی بۆ ئێوە. ئەوجا کاک مەنسوور ئەتوو لەسەر ئەو ئیڤێنتەی گەلاکسی نازانم هیچ هەواڵ شتێک لە دەربارەی کۆمپانیای سامسونگ بازارێ بەگشتی قسەی بکەین. کۆمپانیای سامسونگ حەز دەکەین ڕێچکەی ئەپلیگرتیە. ڕێچکەی ئەپل لە گۆڕین دیزاین لە گۆڕینی تایبەتمەندی ناهەوێ یەکسەر جەمپێک تووشێکی سەڵبوونی ئەپلی بووە یەکسەر ئەمە گەورەترین کێشەمان لەگە ئەپلی ئەو کێشەیە بوو. ئێستا لە حەز دەکەین لە سامسونگ هەمان کێشەمان هەیە. بۆ نمونەوە ئێستا S24 ئەڵترا لە دەستمانە لە S25 ئەوەی من بە گۆڕانکاری ببینم ئەو لێوارانەیەتی تۆزێک کێرڤۆ تۆزێک کێوی کردەوە وەکو ئایفۆنی لێ کردووە. لە ڕووی کامێراشە و سنسەرەکان تۆزێک ئەپگرێتی تێدا دەکەن بەڵام هێشتا کە لە ڕووی دیزاین بەسەری تو هیچ ناکەن لە ڕووی دیزاینەوە هیچ نەکرد ینی هیچ نەبوو. ئەوە جگەلەوەی کە پرۆسەری سنابدراگۆن ئیلیت یانێ بەکاربیێنی هەرچەندە هەندێک دەنگۆ هەیە دەڵێ کۆمپانیای سامسونگ دەگەڕێتەوە سەر ئێکسینۆس کە ئەوش کێشەیە. وەڵی ئەمن ئەو دەنگویانی کە جێم لێبوو لەسەر ئێکزینۆسی دەڵێ ئەو ساڵ نابی یانیش لە مارکت زۆربەی مارکتەکان نابیوانێ بەس کۆریا ئەو بی ئەم زۆر لە ئێکزینۆسی ناترسێم. ئەم لە دوشتی سامسونگ زۆر دەترسێم چکە ئەمن بەکارهێنەری سامسونگی کۆنم لە بخۆت دەزانی تقریبا ساڵانە مۆبایلی سامسونگ دەگۆڕم. سامسونگم زۆر حەز لێ لەبەروی باشترین ئەندروید بەڕای من لە ڕووی بەگ و لە ڕووی ئەوشتانە ئی سامسونگە خاصن باشترین فلاگشیپەکانی ئەندروید بزەبت ئەگەر باشترین نەبی زایدەن وەنی و ئای حوت کە دەرەچیتن زۆرشتی گۆڕیە و زۆر نزیکیلۆ لە ئەندرویدی پیور ینی لە ڕووی مەتریال دیزاینوانە کێش کردووە بزەبت ئەو شتانەی زۆرە. بەس ئەمن تاکە شت کە سامسونگ بەجددی زۆر چاوەڕێ لێ دەکەم دووشتم. یەکەمیشت چی وایرلس چارجینگ کە ئین ڤێرژنی دوو کە ماکسەیف و ئەوانەی تدایە ینی تێناگەم سامسونگ چاوەڕێتی دەکات تاکەنجی ئەوەی ناخاتنا مۆبایلی ئەمە مردینەوە ئەوەندەی کەڤەری بگۆڕمەوە کەڤەر ماشەڵڵا دوو ڕۆژ بەکار دێنی بێزار دەبی کەڤەرێکی دێنی لەناو مۆبایلی ستاندی وە دەکەی ستاندەی ناو سیارەت تڕ ئیستاپەجی دەکەی مۆبایلەکە وەرە چاوت دەکەوتە خوارێ لەبەرەوەی هیچ ئەوەی تێدانی هەتا ئێستا نەگەیشتینە ئەو قیمەت زیابەی کە دەمانوێت مۆبایل هاتەوە زارێ ئەو احساسە بەبێ کەڤەر ئەو هەڵێ بدەی یەکسەر وەربگری وەی کە خۆشە زایدەن گەورەترین مشکلەی دیم چیە لەگەڵی کاکە ئەرێ 45 واتە نەبڕاوە ئەمە لە نازانم لە زمانی چی سەڵبوونی دەژین زارێ سامسونگ لەوتیە لە 9 ئەو دەگی پێکەتیە دەڵێ لەگە پاتری ئەوە زین و لەگە مەزموعە پاتریش خۆڕی بەخێویان کردیە ترسایە بە هیچ نوع قەرایدیانم پاتری گەورەکە نشحنی سەرێکە ئەو تەقینەوەی بەسەر زنجیری نۆتیدا هەرشیوانی 45 وات زۆر خاوە 45 واتەکەی سامسونگی بە بەراورد بە 45 واتەکانیش خاوە و یەکشی دیشیە سامسونگ مۆبایلەکە بۆ منە زۆربەی ئەو براندانەی کە بەکارمینە غێری سامسونگ و غێری ئایفۆن کە بۆ منە سفر شحنی دەکەی تا 50 زۆر سەریع دوای لە 50 بەرەبەر سەبر دەبتەوە. سامسونگ هەموو یەک سرعتە ئەوەی زۆری زعازە و زایدەنیش ئێستا لە S24 شمە بوو S24 مشکلی نەبوو بۆ منە مۆبایلەکە بەکاردێنەوە لەسەر شحن مۆبایلەکە گرمدانەدا شحنی سەبر نەدەبەوە S24 خوانەکە مۆبایلەکە لەناو سیاری شەحنکەی لەناو سیاری شەحنکەی یان بەکاری بادە دەبی مۆبایلەکە ئەوە دەگەڕێتەوە سەر سیفتی مۆبایلەکە چونکە کۆمپانیای سامسونگ پێشتر بە تەجروبەیەکی خراپ ڕۆیشتووە کە نەبراوە باتری تەقینەوەی زنجیرەکانی بووە اینجا لەو 2007 بۆ معلوماتت لە زنجیرە نۆت 2016 نەبێ لە زنجیرە نۆت بوو بێگومان ئەوەی ئەمە باسی دەکەین لێدانی لە براندەکەی ئەوەی ئێمە باسی دەکەین سەرنج و تێبینی نێبووی شتەکە باشتر بێت ئەوەی تایبەتمەندیەکانی ئەم مۆبایلە نازدارە باشتر و باشتر بکرێ نازدارتر بکرێت ئەکید بێگومان ئەمە لە نرخی ئەم مۆبایلە کەم ناکەینەوە لەوانەیە هەندێک کەس بیبینی بڵێ ئەوانە ڕقیان لە وەڵی کەسنی سامسونگ بانکە ئەو ڕخنانە دەگری یەکێکە لە فانە سەختەکانی نانە ئەمن کە ئەو ڕخنان دەگرم لەسەر ئەساسی ئەو ڕخنان دەگرم لەسەر ئەو ئەساسی کە زۆرتری مۆبایلی سامسونگم بەکاری نیا و ساڵانە دەگۆڕم ئەمن کە مۆبایلی سامسونگ پێت دەڵم ئەو خەلەلی تریا بەجددی و خەلەلی تریا چکە کەسنی من سامسونگی ناناسی ئەمن هەموو شتێک سامسونگ بەکاری چاوەڕێمان دەکردم واتی مۆبایلەکە زیاد بکرێت بەخوای لە S25 زیاد ناکرێت ئەوەندەی کە دەنگۆیە ئەمن هیچ ئەمەلم نییە سامسونگ زیادکە ئیلا ئەگەرەکانی بگەن 1000 وات ئەو بڵێ لەبەر چاونەفەسی واقعینە 50 واتە چی زیادکەین بە بۆچوونی من وات لە 80 بۆ 100 وات کافی بۆ مۆبایل بە بۆچوونی من پێست
يعني نقل سرعة خيال يعني أو شركاتي الصينية 200 وات ونازم زوريان بيابونا سعريش عندك وسيلة لبيني هشتا بوصد واتي كافية هاد أكيد بونو منيسا موبايل أزمامنا عندي كاني كومبانيا كاني 300 واتي لا أخنا كري تو فلاج شيبي شو هنا زاد للابيت بونو من هشتا وات نبيت بخوي أمينو بالضبط أمن وقت سيرش البيم قلت شحن شي والد شارجين لقل ديزاينی فلاتە حتم لە مۆبایلی فلاتە کات خۆی 2007 کە ئایفۆن دەرچوو باوەڕکە ئەم لەوانەیە یەکەمی کەس بم کە ئایفۆنم کڕیبی لێوارانی کە بزەبێت ئەزە من ئایفۆن چار ئێستاش بە من باشترین ئایفۆنەکە دروستکرا لە ڕووی دیزاین لە دەستگرتنی خۆشتر دەبێت لە بەکارینەنا ئێستا ئەو لێوانەی تۆزێک لە ناو دەستنەوە بزمارە لە ناو دەستە ئەزە مۆبایل بێکە فەرش بەکاردێنم هیچ بوو خۆشتر دەبێت بۆ بەکارێنە ئەکید و دیزاینێک زۆر جوانش دەدا بە وەڵی بزانین سامسونگ بەتەمای چییە و زایدن مۆبایلێکی دیش بڵاوکات سێ مۆبایل نیە چار مۆبایل ساڵ زانە ساڵ بەتەمای سلیمیش سلیم نازم مۆبایلێکی ئاساس بەحساب تەنەکترە بەڵام سامسونگ زۆرترین هیچی لەسەر ئەڵتەرایە يعني أكيد زۆرترین تیشکەکەی لەسەر و باشترین فرۆشی هەیە وساوار دەکەم زانام وەکیلەکان ئێرە بە ئۆفرێک بڵاو دەکەنەوەش میمە بێگومان ئەو ئۆفران ینی نەبێتە مجامە لە باشترین و ناوازەترین ئۆفر پێشکەش دەکات کە هەر زنجیرێک دەخاتە بازاڕ خۆی سامسونگ بزانە شتا من زۆرم بەدڵە باوەڕکە ینی هیچ کۆمپانیایشتر ئەوەی نەکردو لەگەڵ هیچ دەتوانی هەموو مۆبایلەکانی سامسونگ بەکاربینی ساڵانە بگۆڕی خۆت بکوژی $200 دەخێسەر ئەو پەڕی $200 تو ساڵێک مۆبایلی بەکارین مۆبایلی ساڵانە بەکارێن $200 دیاری پێدرا بەخۆی بزەبێت ئەو تەکنیکەکی دیە پێشوی ڤیدیۆ دروستکەم پێم گوتم ئەگەر مۆبایلەکەی بفرۆشم 2 هەفتە پێشەوەی مۆبایلەکە دەرچی زاری وایە دەتوانی والی دەربچی ئەستن سەرەی لێ نەکەی ئێستا ئەو نوسخەی من یەک تیرایە کە دەرچوو یەکسە کڕیم ئێستا یەک تیرا زۆر گرانە بزەبێت بە نرخی 250 ئێستا یەک تیرا ئەگەر کوۆی بکەم نرخەچی چی پێ دەڵێن زۆر باشی دەکا کە پاشەوەی ساڵەکە بەکارمینایە لەمان کاتدا ئەو نوێ کە دەرەچی تو ئۆفەری لەگەڵە و زۆربەی ئەو هەریانەی لەگەڵکی ماشەڵڵا من مەڕەکەی سامسونگی هەموومەیە ئالێکسەر هەمووی دەفرۆشمەوە بۆیە نابی ئەوش لەبیر بکەین لە ڕووی ڕوونماشەوە سامسونگ دەتوانین بڵێن ڕقم یەکەش وەستایە لەبەرەوەی بۆ خۆی بەرەمێنەری ڕوونمایە هەم بۆ خۆی هەم بۆ کۆمپانیاکانی تر ئەوە ینی یەکێکە لە تابەنمەندی هەر ناوازەکان کە لە بڕاندە هەیە نانە سامسونگ وەستا لەو مەجاالێنە مەزاری شاشە هیچ مەزایتیدانی ئەو ساڵانە نفسی شاشەی باشتر و پێرفکتر دەکات ینی بەس تەریقی کەس نازانیت ینی بەس تەریقێک دێکا بۆیە سامسونگ لە مۆزوعی ئەوەی دەرەجەیە کە سامسونگ بەس پێم گوتی لە ڕووی شەحن لە ڕووی کامێرا تۆزێک خەڵکی حەزی لە ڕسمی سامسونگ نییە ئەگەر بەراورد بکەی بە مۆبایلەکان چونکە سامسونگ تۆزێک ڤایبرنتە ڕەنگەکانی زیاتر ڕەنگی ئینستاگرامیانەیە دنیا خۆشە و ڕەنگا و ڕەنگەشتیوە یعنی ڕسمی واقعی کەمتر دەگریتن خەڵکی حەزی لە ڕسمی واقعیە و زایدە لەوتیشی ئەمن سلفی کامێرای سلفیم بەدڵ نەبووی سامسونگ وەلا ئەم ڕستیە نازانم بگرمی سلفی ئەوە شتێکی پێرفێکتە بەڕاستی بۆ زوومیش ناوازەیە زوم باشە زۆر پێرفێکتە بەس مشکلی زوومی چیە بەکارهێنەری کەمە ینی دەوا دەکات ئەنجامێکی باشتر لە کاتی وێنەگرتنەکە بداتەیە ئەکید کە وێنەیەکی پێدەگری زۆر زوومی دەکەی تۆزێک یەک دوو سەرکەچی دەوێت تاکو وێنەکەت بۆ سافتر دەبێ ئەنجامش زۆر باشتر دەداتی بەراورد بە هەندێک کۆمپانیای تر کە من تێستم پێکرد لە بەراورد بە سامسونگ ئەنجامەکانی سامسونگ باشترە نانە سامسونگ لە AI باشترە چکە لەگەڵ ئەوەی عەقدی شەریکەی گوگل کە ئەو جیمینای بەکاردێن نەک ChatGPT بەس ئەمن ئەوەندەی کە ئێستا مەترسیە بی لەسەر سامسونگ کە سامسونگ لە ئەندرۆیدی بەپاشکەوی یان لەوی باشتر بی ئێستا من پیکسلم زۆر بەدڵە گوگل بەجددی بە ستایلێکی زۆر نازا دەڕوا ئەو پیکسلە نوێیانە لە ڕووی دیزاین لە ڕووی مواصفات لە ڕووی ئەوە زۆر بەرزە تاکە کێشەی گوگل وڵا تاکە کێشە نیە کۆمەڵە کێشەکە یەک لەوانە ئەو پرۆسیسەرەی کە تێنسەر بەکاردێنی زۆر نەگەرم دەبێت لە چاو ئەوەی دوو جنریشن لە پاشە لە ڕووی خێرایی و لە ڕووی گوگل ئەستاوە سەرجەمە ئەپلیکیشنانش بلۆ کردو کە تێستی پرۆسەری پێ بزەبر و زایدەن گوگل نازانم دوو برادری خۆری لەوانە دەفەیان کردی گوتیان ئەتکو ئایفۆن ئەی نۆزدەی بەکارێنێت تو دەبیشتێکی خۆتە بێ خۆشتی خۆچی خۆ دووشتێک لێ نەزانی بوو نابدراگۆنی ئەم نەزانانی دروستکە میلاری فڕی دانم خۆ بە زۆری نییە دەچم لەگەڵ شەریکەکی عەقد دەکەم ئیشیە
نامە باش کردبی بەس ئەوەی زۆ هەڵیان خڵەتان دێ دوو برادری خۆری دەبی دەفەتکە شاڵا و کاتیش ڕیڤیۆکی دەکەین لە بۆ سامسونگ ئەکیدە من هەر بێ ئالەکسە پریۆدە دەکەم 25 مانجی 22 عفو 22 مانجی 1 ببورن کۆنگرەکەی وەزام لە ئەمریکاش چکە پار لە ئەمریکا بۆ کۆنگرەکەی خۆی بزانە سامسونگ ستایلێکی بەکاردێنە سامسونگ بەخۆی کات خۆی نۆتیە بوو لەگەڵ ئێسیە بوو چی دەکرد ئێسی لەو شارانە ئەوە بڵاو دەکرێت لە ئەمریکا کە بە حرفی ئێس دەست پێ دەکات سان فرانسیسکۆ و نۆتی لە نیویۆرک بڵاو دەکردەوە تەمان نۆت نەما ئێستا بە زۆربەی زاریان لە نیویۆرکیان لە سان فرانسیسکۆیە گەلاکسی ئێس ئەوە حتا هواویش تەقلید دەکرد هواوی وەختی مێتی هەبوو لەگە پێگە ببیێ بەس هواوی لە ئەمریکای نەبوو کاتی زمانی هواوی کە لە قیمەی خۆی بوو مێتی لە میونیخ بڵاو دەکردەوە پیشی لە پاریس بڵاو دەکردەوە شاڵە تا و کاتی با چاوەڕێ بکەین بزانین چ گۆڕانکاریەک لە زنجیرەی ئێسی سامسونگ ڕوو دەدات نوێ شاڵەشتی باش دەبینین و تا ڤیدیۆی ئەمە چاوم لە ئۆفەرەکانە ئیشاڵڵە ئیشاڵڵە بەخوای گەورەتان دەست پێێنین خواتان لەگەڵ